ساکانه راوی تو بویا ای بینن بیینن کجاو بیینن ای بینن بیینن کجاو بیینن اوکسا من دا آو دلیت مشینن اوکسا من دا آو دلیت مشینن خوشا هورمان لسایبو خوشا نوبخان نایبو خوشا هورمان لسایبو خوشا نوبخان نایبو أول لباخانة دیدم لباخانة أول لباخانة دیدم لباخانة کداگی دەستان خۆش ئافرین دەستان خۆش چەپڵە ڕێزانێکی جوان وەرزشێکی باش هەڵپڕکەیەکی جوان دەستان خۆش بێت ئەوەی بینیتان و بیستان دەست خۆش ئەوەی بیستان بەرهەمێکی زۆر جوان و تایبەتی هونەرمەندی گەورەی کورد مامۆستا ماهیر ئەمینە ئێمە لە شوێنەکانی وەرزش و لە جوانی و لە شڕێکی هەمیشە گۆرانی بیانیمان دەبیست ئێستا بەو بەرهەمە نوێیە لەوێ گوێ لە گۆرانی لە بەرهەمی کوردی دەگرین و وەرزش دەکەین بێگومان بۆ تەندروستیشمان باشە هەڵپەڕکێش بۆ تەندروستی باشە ئەی زۆرەکە لە وەرزش اینجا ئەمڕۆ لێرە هەم گروپێکی وەرزشوانی جوان و قۆزمان هەن وەرزشوانی باشن ئەم گروپێکی هەڵپەڕکەی جوان و قشتمان هەن بینیتان اینجا بۆ قسەکردن لەسەر ئەم بەرهەمە و کاریگەریەکەی بەسەر لایانی وەرزشی و لایانی تەندروستی مامۆستا ماهیر لە ستۆدیۆ لەگەڵمدایە مامۆستا ماهیر ئەمین هونەرمەندی گەورەی کورد لە ستۆدیۆیە با بفەرموێت مامۆستا بەخێر بێ حاڵ باشە زۆر سپاس دەکەم بفەرموو دەستت خۆش بێ بفەرموو مامۆستا زۆر سپاسی دەکەم ئێوە دەتوانن ئیسراحەتی خۆتان وەرگن زۆر سپاسان دەستان خۆش بێ زۆر سپاس ئێوەش دەتوانن بەردەوام بن مامۆستا چۆنی حاڵ باشە زۆر سپاست دەکەم هەمیشە بەرهەمەکانت جیاواز و ناوازن بەڵام ئەم جارەیان من زیاتر دڵم پێی خۆش بوو لەبەرەوەی بۆ وەرزش و تەندروستیە ئەم جارەیان جیاوازە بۆچی ئەم بەرهەمە وەڵا ڕاستێکی ئەگەر لە بیرۆکەکەیەوە دەست پێ بکەین هاوڕێک تەلەفۆنی کردجارێکیانوتی من پێم خۆشە هەموو ڕۆژێ وەرزش بکەم و حەزیش دەکەم لەگەڵ گۆرانی کوردی وەرزش بکەم بەڵام من لیستێکم دروست کردووە لە ناو مۆبایلەکەم چەند گۆرانیەکە هەریەکە و لە تێمپۆیەکە و هەرێکە و لە تۆنێکە و یعنی تراچێکی کوردی تایبەت بەوە نەبوو پێشنیاری کرد کە من تراچێک دروستکەم بەڵام طبعاً ئەوە کارێکی ئاسان نەبوو لەبەرەوەی دروستکردنی تراچێکی درێژ زۆر قورسە ئەوەی کار ئاسانی بۆ من کرد ئەوەیە کە کورد زۆر دەوڵەمەندە لە میلۆدی فۆلکلۆری بە تایبەتیش لەو ڕیتمە کە دوو لەسەر چواری پێ دەڵێن بە زمانە زانستەکەی مۆسیقا ئیتر لە 2020ەوە باسی 2020 دەکەم لەو کاتەوە دەستمان بە گەڕان کرد میلۆدیەکان چۆن بیگونجێنین پێکەوە چۆن خۆیان بکەینەوە جگە لەوەی کە من گەڕانم بە دوایەوەشدا کرد کە چ تێمپۆیەک باشە کاری لەسەر بکەین ئێمە لەسەر تێمپۆی 132 BPM یعنی بیت پێر منت کارمان کردووە پەیوەندی هەیە لەگەڵ لێدانی ترپەکانی دڵی مرۆڤ و بێگومان تێمپۆی خێراتریش هەیە و خاوتریش هەیە بە پێی تەمەنەکان بەڵام گونجاوترینیان ئێمە وەکو با بڵێن ناوەندێک ماوەرگر معدلێک ماوەرگر 132 BPM خۆی لەگەڵ زۆربەی تەمەنەکان بگونجێ لە کاتی وەرزشکردن و دەتوانم بڵێم ئەو کارە کە مۆزیکەکەی هونەرمەند بژار دیلان دروستی کردووە هەرچێکی زۆر گەورەی کێشاوە دەتوانم بڵێم یانی داهێنانێکی گەورەی کردلەوەی کە مۆزیک بۆ ئەوە دروست بکە لەبەرەوەی ئێمە 47 میلۆدی فۆلکلۆری بە شێوەزارەکانی کرمانجی سۆرانی هەورانی لە دەتوانم بڵێم زۆربەی ناوچەکانی کوردستان هێناومانەوە کۆمان کردوێتەوە دەست خۆش زۆر سپاس
من سوپاست دەکەم سوپاس بۆ ئامادەبوونیشت لێرە ئەمەمان بۆیە لێرە دروست کرد ئەم بەزمە لەبەرەوەی کە دەتوانین لە هۆڵەکانی لە جوانی و لە شڕێکی لە شوێنەکانی وەرزش بە شێوەیەکی گشتی بەدەم گوێگرتن لە گۆرانیەکی کوردی دەتوانین وەرزشی خۆمان ئەنجام دەین و بەردەوامی کەین بەڵام من پێم خۆشە گفتوگویەکیشیان لەگەڵ بکەم شتێکم پێ بڵێن چۆنی زۆر سپاس دەکەم ئەزانم بەس وەرزبانێکی باشی نابێت زۆری لاک بیت وەرزش چی لە ژیانی تۆ گۆڕیوە لە مناڵیەوە من 5 ساڵ بووم ناو هاتمە ناو هۆڵ ڕاضەوە تا ئێستاش کە بەردەوام و کە مدەڕی بم بەجددی کە ڕۆژێک ڕاضە ناکەم هەست دەکەم شتێکم لێ بزرەوە یعنی زۆر هەستێکی ناخۆشە وا هۆگری بووم ئاوا ئالوودەبی لەسەر وەرزش شتێکی باشە باڵە زۆر دەستت خۆش بێ کاپتن چۆنی سپاس دکتۆرجە سپاس دەکەم ماشەڵڵا سپاس پێم بڵێ بۆ تۆ وەرزش مانای چییە دکتۆرجان هەرێک لێمە پێشەوەی بێتە ناو دنیای وەرزشەوە تاوان ئەم لە شولارە نەبووە وایە لەشێکی تر بووە تاوان دوای ماندووبوونێکی زۆر و مهمترین شتی وەرزش وات لێکە بکوێ سەر پرۆگرامێکی خۆراکی زۆر ڕێک بێت واتە ئێمە کە وەرزشەکەین مەجبورین بۆی ئەو مادووبوونەمان بە هەدەر نەچێ ئەبێ خۆراکەمان زۆر باش بێت وەرزشەکەت کرد و خۆراکەکەشت ڕێککەوت و خەویش خەو ئیسترێسی ڕۆژانەش دەوری خۆی هەیە هەموو ئەوانە بەڵام وەرزش خۆی سترێس کەمەکاتەوە ئەوەش دەست خۆش بۆ کەسێک کە وەرزشکە بێگومان هەموو ئەمانە ڕێککەوتن واتە ستایلی ژیانی ڕێک دەکەوێت کاپتن شتێکم پێ بڵێ سڵاو لە هەمولایەک سڵاوە خۆت سپاس بەڕاستی وەرزش هەر ئەوە نییە ئێمە بە کورتی گێنم ئەوە نیە لە بمانێت کەسێک قەڵەو بێ خۆی زەعیفکە یان کەسێک زەعیف بێ خۆی بێ ماسوکە دروستکە وەرزش بۆ هەموو کەسێک پێویستە یعنی تەندروستی مرۆڤ پێیوەستە بە وەرزشەوە سەم خۆم یاریزانم هەیە قۆڵۆنی هەیە دکتۆر نردووی بۆ وەرزش یعنی هەرچی عیلاج و دا و دەرمانی فڕیدا بێگومان لەژێر سەرپەرشتی پزیشکی پسپۆر ئەو بۆی دادنێ ئێوە چێ بەجێ دەکەن و ئێمەش ڕاستەکەی دەستت خۆش بێ دەست خۆش زۆر دەدەدی زۆر سپاس دەکەم دەست خۆش بێ قسەیەکمان بۆ بکە كثير مهم لكل حدا فينا أها. لازم كل واحد يروح على الجيم بس بنقدر نعمل ورك اوت 45 دقيقة أكثر من هيك ما بقى بيفيد بالجسم بيصير بيفرز هرمون كورتيزول ما عاد يعني بيقدر الجسم يحرق وأنا بالنسبة لي بعمل كروسفيت الكروسفيت كتير مهم بيعلي نسبة الحرق بالجسم بيخلي الشخص يكون عنده الكوليسترول متوازن بالدم زۆر سپاس تۆ قسە بکەی باشی حاڵ باشە سپاس دەکەم زەرریش من لێرە بۆستە مەسقی ناکەم بەڕێزەی دکتۆرگیان وڵات جێم وەکو ژیانە بۆ من یعنی ڕۆژانە کە دەچمە ناو قاعە هەستەکەم دەچمە ناو ئایلێ خۆم یعنی باوەڕت هەبێ وا عادەتمان پێی کردووە کە نەچینە قاعە هەستەکەین ئەو ڕۆژە یعنی تەواو نابێت شەوەکەی ناتوانین ئەسراحەتکەین زۆر سپاس دەکەم پێژن پرشن سلام سەلامەکاری خۆمان بوو ورزش و تمرین هم از نظر فیزیکالی هم از نظر روحی آدمو سالم میکنه یعنی هم خوراکت هم جسمت هم روحت از استرس و از همه چیزی که مضر هستن دور میشه زۆر سپاس کاپتن فەرموو سڵاو لە بینەرانی ڕوودا و سەرەتا وەرزش زۆر شتی لە ژیانی گۆڕین بۆ نمونە خەو و خواردن و چۆنیەتی ڕێخستنی جەمەکان هەر لە بەیانی هەردەستی تو فکرت لەسەرەوەیە چۆن ژەمەکانم ڕێک بخەم خەوت ڕێک دەکەوی کە خەویشت ڕێککەوت و وا دەکا نسبەی گرۆت هۆرمۆنت بەسەرکێوی ئەو خواردنانە ناخۆی کە ناتەندروستن دەبنە هۆی کەمی تێستۆرۆن لە جەستەت بۆیە ژەمەکانت ڕێک دەکەی کە ژەمەکان شت ڕێکەت و کەسێکی تەندروست و وەرزشوان دێت وەڵایی دەستان خۆش بێت ئافرین مامۆستا خۆت لەگەڵ وەرزش چۆنی وەڵا باشم باشی دەست خۆش بێ وەرزشێکی چۆن دەکەی ڕۆژانە لە جیم ڕۆژانە بەڵێ بەڕێک و پێکی تقریبا وەڵا ئافرین نزیکەی با بڵێن 45 بۆ 50 دقیقە لە جیمم دوایەوە تقریبا 40 دقەش مەلە دەکەم والله زۆر ئەرێ وەڵا کەواتە هەر گۆرانەکەت بە خۆت و تو مامۆستاوە وەڵا ڕاستەکەی وەرزشبانی ئەو هاوڕێ بە ڕێزەی کە خاوەنی بیرۆکەی گۆرانیەکە بوو پێم خۆشەوە لە بیر نەکەم ئەو با بڵێن هاندەرێکی باشە کە من
کە منیش وەرزش بکەم و هەر ئەویش پێشنیاری کرد کە گۆرانیەکە لە ئیڤێنتێکی گەورە ئەڵێن تراکەکە لە ئیڤێنتێکی گەورە بڵاو بکەینەوە کە ڕۆژی 21 یەک بڵاو کرایەوە کۆمپانیای کامبریج بۆ پەروەردە و فێرکردن سوپاسیان دەکەم کە زۆر ماندوو بوون بە ئیڤێنتەکە کۆمەڵێک کەسایەتی گەورە لە ئیڤێنتەکە ئامادە بوون و خۆشحاڵم کە هەتا ئێستا فیدباکی باشی هەیە ڕۆژانە من ڤیددیۆم بۆ دێ لە با بڵێن لە هەواداران و لە هاوڕێیان کە لە جیمەکان لە ماڵ لە شوێنە گشتیەکان مەسەلەن وەرزشی لەگەڵ دەکەن کەەوە بۆ من مای خۆشحاڵیەوە ئێستا کە دەبینم ئەو گروپە جوانە بە چەند زمانێک قسە دەکەن و لەگەڵ تراکەکەی من با بڵێن کاردانەوەیان هەبوو بەبێ کێشە با بڵێن جوڵەی وەرزشی دەکەن ئەوە نیشانەی ئەوەیە کە موزیک پێویستی بە زمان نییە موزیک دەتوانێت هەموو کەس بجۆڵێنێ دەست خۆش مامۆستا زۆر سپاست دەکەم اینجا ئەو تابلۆ جوانەی کوردستان ئەو تابلۆ جوانەی کوردستان کە کورد لە پارچەکانی کوردستان لە باشوورن هەروەها نەتەوەکانی دیکە وەکو بیستان فارسی عەرەبی کوردیش شێوەزارە جیاوازەکانی لە باشووری کوردستانن تابلۆیەکی جوانی ڕەنگاوڕەنگ لەگەڵشیدا هونەرێکی جوان لەگەڵیدا وەرزش لەگەڵیدا تەندروستی چی لەمە جوانترە لەمە جوانتر نییە دەچینە بەشی سێمی بەرنامە بردكاس هي خبر دارنيا هي داوي بيدا هي كز ديارنيا هي كس للبردكاس هي خبر دارنيا هي يزن 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 تنك الواخ شرزن ما مستغفر مويتي يورك ماج بابا من ماج بابا من ماج بابا من وانا خالي